ئەو بارمتەیی ئەمریکا دەیەوێت لە ژێر چنگی ئێران ڕزگاری بکات. دەزانیاری دەربارەی ئێران و نەوت حوتەم گەورەترین بەرهەمهێنەری نەوتی خاو. ئێران ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت کە دەکاتە لە 5% نەوتی خاوی جیهان. ئەمە بڕێکی کەمە بەرامبەر بەرهەمی وڵاتانی وەک ئەمریکا و رووسیا و سعودیا. بەڵام هەڵکەوتی ئێران وای کردووە بتوانێت کۆنتڕۆڵی گەروی هورمز بکات کە نزیکەی لە 120 بازرگانی نەوتی دەریایی جیهان پیایدا تێدەپڕێت. خاوەنی سێیەم گەورەترین یەدەگی نەوت. یەدەگی سەلمێنراوی ئێران بە نزیکەی 209 ملیار بەرمیل مەزەندە دەکرێت. بۆش دوای ڤەنزوێلا و سعودیا پلەی سێمی گرتووە. لە زلهێزێکی نەوتەوە بۆ وڵاتێکی پراوێز. لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردوودا ئێران زیاتر لە 6 ملیۆن بەرمیلی لە ڕۆژێکدا بەرهەم دەهێنا و لە پلەی 4ەمی جیهاندا بوو. بەڵام شۆڕشی ساڵی 1979 شەڕی ئێران عێراق و سزاکانی دواتر دایبەزان دە پلەی حوتەم نرخێکی کەمتر. بەوەی سزاکانەوە ئێران نەوتەکەی بە 3 بۆ 9 دۆلار کەمتر لە نرخی جیهانی دەفرۆشێت. بەر لە ساڵانی 2011 بۆ 2012 و قورسکردنی سزاکانی سەری نەوتەکەی دەگەیشتە زیاتر لە 20 وڵات. بەڵام ئێستا بە قاچاغ و بە چەند وڵاتێکی دیاریکراوی دەفرۆشێت. چین کڕیاری سەرەکی. چین کڕیاری سەرەکی نەوتی ئێرانە و بۆ خۆدزینەوە لە سزاکانی ئەمریکا زیاتر لە ڕێی تەنکەرەوە بووی دەچێت. مانگی ئازاری 2021 لەگەڵ ئێراندا ڕێکەوتنێکی 25 ساڵەیان واژۆ کرد کە پەکین 400 ملیار دۆلار وە بەرهێنان لە ئێراندا بکات بەرامبەر دابینکردنی نەوت بە نرخێکی داشکێنراو. دەرچەکانی هەناردە. زۆرینەی نەوتی ئێران لە بەندەری دوورگەکانی خارک و لاڤان و سیریەوە هەناردە دەکرێت. دوورگەی خارگ گرنگترینیانە و زیاتر لە 184 هەناردەکردن لەوێوەیە. لە 14 ئازاری ئەم ساڵدا هێزەکانی ئەمریکا زیاتر لە 90 ئامانجی سەربازیان لە دوورگەکەدا بردومان کرد. بەڵام ژێرخانی نەوتیان نەکردە ئامانج. پارەی نەوت بۆ پاسدارانە نەک حکوومەت. داهاتی نەوت ڕاستە و خۆ ناچێت خەزێنەی دەوڵەتەوە بەڵکو لە ژێر کۆنتڕۆلی سوپای پاسداراندایە و نزیکەی لە 150 داهاتەکەی کۆنتڕۆڵ کردووە و بۆ پارەدارکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکان و گروپە هاوپەیوەندەکانی بەکاری دەهێنێت. گەروی هورمز تەنیا پرسی نەوت نییە. لە 120 بۆ لە 130 هەناردەی پێینی جیهان بە گەروی هورمزدا تێدەپڕێت. داخستنیشی لە ئێستادا خراپترین کاتە چونکە وەرزی نوێی چاندن لە هیندستان و چەند وڵاتێکی دیکەی کشتتوکاڵی گرنگ نزیک بووەتەوە و خواست لە بەرزترین ئاستیدایە و نرخەکەی بووەتە دووهێندە. ئەم داخستنە بەرهەمی سعودیا، قەتەر، کوێیت و ئیماراتی لە بازاڕەکانی هەناردەکردن دوور خستوەتەوە. بۆیە ئەو وڵاتانی پشت بە بەرهەمی پێینی کەندا و دەبەستن ڕوو بەڕووی کێشەی چاندن و بەرهەمهێنانی خۆراک دەبنەوە. لە گەری مانەوەی ڕژێمدا ئەگەر جەنگ کۆتایی بێت و ڕژێمی ئێستا بمێنێتەوە کەرتی نەوتی ئێران خراپتر دەبێت نەک باشتر، چونکە هەڵگرتنی سزاکان پەیوەستە بە سازشکردنەوە لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی و ئەم ڕژێمەش ناتوانێت بیکات. ئەگەر بێت و سزاکان کەمێکیش سووک بکرێن ئەوە پێویستی بەوە بەرهێنانێکی خێرا هەیە لە ژێرخان و تەکنەلۆجیا و چاکردنەوەی کێڵگەنەوتیەکاندا، ئەو شتانەی لە 1970 ڕووی نەدا. لە ئەگەری کەوتندا هەر حکوومەتێک شوێنی ڕژێمی ئێستا بگرێتەوە دەبێتە میراتگری سێیەم گەورەترین یەدەگی نەوتی جیهان و توانای بەرهەمێنانی زیاتر لە 6 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. ئەگەر چی گەیشتن بە واستە ساڵانێکی زۆری دەوێت، بەڵام ئەگەری گەڕانەوەی ئێران بۆ بازاڕی نەوت دەبێتە هۆی دابەزاندنی نرخەکان و مەترسیەکی ڕاستەوخۆ بۆ سەرداهاتی سعودیە و ئیمارات و کوێیت و عێراق.